بەڵێ ڕەنج تەوەری دووەممان تایبەت کردووە بە جموجۆڵ و هەروەها دەستکردنەوەی بە جموجۆڵەکانی شانەنووسەکانی داعش و پەلامارانە جار بەجار ئەیکەن ئاماژە بۆ کراوە کە پەلامارەکانی تیرۆرسانی داعش تا ینی لە ئێستا کاریگەری زۆر نەماوە بەڵام هەندێک جا پەلامار دەدەن بەڵام شوێنیان بۆ داگیر ناکرێت بەڵام زیان دەدەن. بەڵێ دیارە ماوە باوە تۆکدارانی داعش دەست بە هێرش و پەلامارەکان دەکەن دیارهێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق کردەوەی تیرۆریستی ئەوانەی کە تۆکدارانی داعش ئەنجامی ئەدەن هەڵبەتە ڕوبەڕوویان دەبنەوە. دیارە هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق کردەوەی تیرۆریستی بۆ ئەوانەی کە شانەنووسەکانی داعش بەرەبەر ئەنجامی ئەدەن هەڵبەتە ئەمانە ڕۆژانە بەرپەرچی ئەدەنەوە لەگەڵ ئەوەدا داوا دەکرێت کە هەنگاوەکان خێراتر بکرێن و کۆتایی بۆ جوڵانی شانەنووسەکان بهێنرێت کە لە ناوتە جۆرەکاندا ئەنجامی ئەدەن. هەڵبەتە لەم تەوەرە لەگەڵ بەڕێز حەسەن عەلی چاودێری سیاسی تاوتوێ دەکەین کاک حەسەن سڵاو لێبێت بەیانیت باش سەبارەت بە جموجۆڵی تووتەکانی داعش لە ناوچانی کە هێزەکانی پێشمەرگە هەروەها سوپای عێراقی پێکەوە دەیپارێزن لە ئێستا دەباری ئەمنی ئەو ناوچانە چۆنە هەروەها مەترسی تۆکدارانی داعش لە چ ئاستێکدایە؟ دەست خۆش دیارە بارودۆخی عێراق و ناسەقامگیری سیاسی هەمیشە کاریگەری لەسەر زۆر سێکتەر هەیە یەکێ لەو سێکتەرانە سێکتەری ئەمنیە و ئەزانین لە دوای دەرچوونی ئەنجامەکانی هەڵبژاردن تۆزێک بارودۆخی عێراق لە ڕووی سیاسیەوە ململانەکان زیاترن و استقراری سیاسی ڕووی لە کەمبوون کردووە ئەمە ژوای کردووە کە جموجۆڵی داعش و زیادبوونی ژماری داعش لە عێراق زیاد بکە بە تایبەت لە 5 پارێزگای عێراق ئەو پارێزگایانەش دیالە و کەرکووک و مووسڵ و تکریت و ئەنبارە و جگەلەوەش زانیاری هەیە کە لە سووریا و بەشێکی زۆری داعشەکان هاتوونەتە ناو عێراق ئەمەش مەترسیەکانی زیاتر کرد لەسەر هاوڵاتیانی عێراق و بە تایبەت ئەو 5 پارێزگایی کە باسمان کرد. دیارە داعش لە 2017ەوە بڵێن وەکوەوەی کە مووقعێکی جغرافیای لەژێر دەسا بێ و خۆی بتوانێت ئیدارەی بدا هیچ شوێنێکی لەژێر دەسا نەماوە ئەوەی کە ماوە گروپی تیرۆریستی جیاجیان کە لە ناوچەیەک بۆ ناوچەیەک گوزەرەکەن و هاتوچۆوەکەن و بەپێی مەجال زەربە لە هێزامنیەکانەدان و لەو کەسایەتیانەدەن کە بەستیانە بەڵام تاوەکو ئێستا نەیانتوانێت هێرشێکی سەرتاسەری بکەن بۆ شوێنێک و شوێنێک داگیر بکەن و بیڵنەوە لەژێر دەستخۆیانە ئەوەی کە هەیە جموجۆڵە و جارجار هێرشەکەن و پەلامارەدەن بۆ ناوچەیەکی دیاریکرا و بە زووترین کات پاشەکشەیەکەن وان دێجار هێزامنیەکان زیاترەکەنە ئامانج بە تایبەت لە شەوانە ئەمە ژوای کردووە کە هێزامنیەکان وەچی پێشمەرگە وەچی سوپای عێراق باشتر و وریاتر مامەڵە بکەن و ئاڵوگۆڕی زانیاری زۆر گرنگە بۆ ناوچانەی کە بەریەکەوتن هەیە بە تایبەت هێڵەکانی مادی 140 کە هێزی پێشمەرگە و سوپای عێراقی تایە تاوەکو ئێستا ژوورێکی عملیات بەکردەی نهاتۆتە بوون بۆی کە بتوانن زیاتر بەرگری بکەن بۆ ئەوەی کە داعش نەتوانێت بەڵام هەوڵەکان بەردەوامەوە هەوڵی ئەوە هەیە کە هێزی هاوبەشش دروست کرێ تاوەکو بتوان لە ڕێم هێز هاوبەشانە ئەو فەراغانەی بینی پێشمەرگە و سوپای عێراقی پڕ بکەنەوە ئەمە بۆ ناوچەکانی ئێرە بەم شێوازەیە و ناوچەکانی دیالە لە ماوەکانی ڕابردوو زۆرترین جموجۆڵی داعشی تیا بووە و ئەمە ژوای کردووە کە مەترسی جدی دروست بکات لەسەر خەڵکی دیالە و ناوچەکانی دەرەوەی پارێزگاکە ینی گوندنشینەکان بەڵام وەکو باسمان کرد بە گشتی داعش وجودی هەیە بەڵام ناوچەیەکی جوگرافی دیاریکراوی بەدەستەوە نییە. باشە کاک حەسەن ئەوەی کە ئاشکرا داعش ساڵانێکی زۆرە کە بڵێن ساڵانێکە نەک بڵێن ساڵانێکی زۆر ساڵانێکە ڕاگەیەنداوە کە داعش لە عێراقدا کۆتایی هاتووە و ئەو ڕێکخراوە پێشتر لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزی سوپای عێراقەوە سەرجەم ئەو مۆڵگانەی کە هەیان بوو لە ناوبران. ئێستا داعش چۆن ئەتوانێت جموجۆڵەکانی خۆی ئەم جموجۆڵانەی کە ماوە دەستی پێکردوێتەوە و پەلاماری هێزەکانی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستانەدا ئەمانە لەکوێ ئەکات کە لە کاتێکە ئەو بارەگا و ئەو بنکانەی کە هەیەی ئەو مۆڵگانەی کە هەیەی لە ناوبراون.
ڕاستە دیارە داعش لەو کاتێک کە چەند پارێزگایەکی کۆنتترۆل کرد لە عێراق دواتر سوپای عێراق و پێشمەرگە و هەرێکە و بەپێی سنوورەکانی خۆیان ئەو شوێنانیان پاکردەوە و داعشیان وەکو شوێنی جوگرافیا بەدەست داعشەوە نەما بەڵام خۆم داعشانەی کە ئەو کات هەبوون هەر هەمووی نەکوژراوە هەمووشیان دەستگیر نەکراوە چیان لێ هاتەوە بەشێکی زۆریان بڵاویان کردەوە بەشێکیان ئەو کات پێشەوەی بەتەواوی ئەم حاسەرە بکرێن چوونەتە سووریاوە و چوونەتە دەرەوەی ینی خاکی عێراق ئێستاکە ئەوەی کە هەیە هەم تەنزیمەکەیان شانی نووسیان هەیە و لە دەرەوەی جەنگدا بوون و پارێزراو بوون ئەوانە ئێستا جموجوڵیان دەست پێ کردووە و هەندێک لەوانش کە دەربازیان بووە لە دەستی هێزانامنیەکان ئەوانش ماونەتەوە سەر ڕێ ئەمانش ژمارەیەک لە سووریاوە بەردەوام لە جموجوڵان و دێنە عێراق و گەڕێنەوە لە ناوچە سنووریەکان و ئێستا زانیێرە هەواڵگیرەکان باز لەواکەن کە بەشێکی زۆر لە داعش لە سووریاوە هاتوونەتە عێراق و لە هەوڵی هاتنی زیاتریشدان چونکە بارودۆخەکە بۆ ئەوان گونجاوە لە ئێستاە ئایانەوێت زیاتر خۆیان ڕێکخانەوە و جموجوڵی زیاتریان هەبێ بۆیە داعش لەسەر عەرزی واقع بۆ مەسکی العەرز یعنی ئەوەی کە خاکیان بەدەستەوە نەماوە ینی وەکو شوێنی جوگرافیا ناوچەیەکی جوگرافیا بە دیاریکراوی بەدەستیانەوە نەماوە بەڵام وەکو داعش خۆی وجودی ماوە. بەڵێ کاک حەسەن باس لەوە کە لە ئێستادا چەکدارانی داعش لە سووریاوە هاتوونە بۆ عێراق و سوودیان لەم بارودۆخە وەرگرتووە لە چ کاتێکدا چەکدارانی داعش دەست بە جموجۆڵ دەکەنەوە یا خۆکردەی تیرۆریستی ئەنجام ئەدەن یان لە فەراغی چییە چەکدارانی داعش چالاکیەکانیان زیاد دەکەن؟ بەڵێ دیارە فەراغی سیاسی ینی ناستەقرارێتی سیاسی لە عێراق ئەگەر بێت و بارودۆخی سیاسی سەقامگیر نەبێ و ململانی ناوخۆیی هەبێت لە ناو حکومەتەکەدا چکە ئێمازانیان حکومەتە پێکاتۆ لە کۆمەڵی هێزی سەرەکی ئێستا بەشێک لەو هێزی سەرەکیانە لە هەڵبژاردننی مانگی دەیدا ینی دەیدەی 2021 بەشێکیان لە ڕووی دەنگەوە لە ڕێی کورسیەوە زۆر ڕێژەکەیان کەمی کردەوە ناڕازین و حەجی شاوی لەژێر کۆنتترۆڵی ئەوانایە و کە ناڕازین بارودۆخەکە ئالۆز بووە بینیمان هەندێک خۆپیشاندان ناڕازی بوون هێرشکرا سەر کۆمیسیۆن ینی کە پشێوی دروست بوو لە وڵاتە نائارامی هاتە ئاراوە و دروستبوونی ڕای جیاواز لەناو حکومەتە هاتە ئاراوە و بارودۆخی سیاسی شەپرزەیی تێکەوت کۆمەڵێک سێکتەرەکەونە ژێر کاریگەری ئەم نائارامیەوە یعنی یەکێ لە هەرە سەرکیەکانی سێکتەری ئەمنیە و سێکتەری ئابووری و اقتصادیە و بەشی تری زۆر کاریگەریە بێ بەڵام ئەوەی کە ئێمە بەسمانە سێکتەری ئەمنیە سێکتەرە ئەمنیەکە کاریگەری لەسەر دروستە بێ نائارامی دروستە بێ و دەستگا ئەمنیەکان وەکو پێویست کارەکانی خۆیان بۆ ناکرێەوە سەر و خۆیان وەکو پێویست متابعە و چاودێری ئەم بارودۆخانە ناکەن لەبەرەوەی سەرقاڵن بەشتی لاوەشی لە شتی تر ئەمە ژوای کردووە کە داعش تەبەن خەڵکانی شارەزای ئەمنی و خەڵکانی شارەزای بوارەکانی تریان هەیە ئەم بارودۆخیان خوێندۆتەوە و فرسەتیان وەرگرتووە ئەیانەوێ ئەو هێزانی کە هەیەن لەناو عێراق زیاتریان کەن پتەوتریان بکەن بۆی کە جموجۆڵەکانیان زیاد بکەن ڕەنگە پلانیان هەبێ دووبارە دەست بەسەر شوێنی دیاریکراودا بگرنەوە هەرچەند ئەمە بۆ ئێستا قورسە داعش بتوانێەوە بکە بەڵام جموجۆڵەکانیان زیاد دەکەن ئەوە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو دوو پێشمەرگە شەهید کرا لە سنووری پردێ و سوپای عێراق ڕۆژانە کوژرا و شەهیدیان هەیە لەم سنووری کەرکووک و لە سنووری دیالە و لە سنووری سەلاحەدین و لە نەینەوا و هەروەها لە ئەنبار و لە شوێنەکانی تریش بەڵام بە تایبەتەن پێنج پارێزگایە یعنی ئەمە زیندوێتی ئەومان پێڵێ کە داعش جموجوڵەکانی هەیە و خۆی وجودی هەیە و بەردەوامیان هەیە و هێزانامنیەکان ژیانکەنە ئامان زۆر بجار ئەیان کوژن و تەرمەکانیان ئەبینرێ کەواتە داعش بوونی هەیە کە بوونی هەیە ئەکەوێتە سەر ئەوەی کە هەندێک جار ڕێژەکەیان زیاد دەکا و هەندێک جار کە بارودۆخی ئەمنی تونند و تۆڵترە بێ شانە نووسۆکان دووبارە ئەسنەوە خولی متبوونەوە خۆیان بێدەنگەکەن بە شێوازێک کە ئەیانەوێ وا دەربخەن کە داعش لەم سنوورە وجودی نییە بەڵام ئەمانە هەمووی کەس و ڕۆڵە و خەڵکی ئەو ناوچانن
ئەگەر بۆیان بگونجێەوە داعشن ئەگە بۆیان نەگونجێەوە بنەکە کەسانێکی فەلاح و کاسب و شوانی مەڕ و زۆر شتی تر خۆیان بزرەکەن چکە لە داتاکانی حکوومەتی عێراقیە تۆمار نەکراوە کەم کەسە داعشەیە داعش نییە ئەمە هۆکاریەوەیە کە حکوومەت نەتوانێت وەکو پێویست کۆنتترۆلی هەموو ناوچەکان بکە باشە کاک حەسەن شتێکی بەرەیەکی جەبهەیی نییە تاوەکو بتوانی کۆنتترۆلی بکەیت و داعش لەو شوێنیان نەمێنێ شتێکی تر هەیە کاک حەسەن ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمانە کە بۆشایەکی ئەمنی دروست بووە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و هێزی سوپای عێراقا کە بینیمانە زۆر جار تیرۆرستانی داعش ئەم بۆشایی ئەمنیان قۆستۆتەوە لێەوە هێرشەکانی خۆیان بۆ سەر سوپای عێراق و بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان کردووە یاخود پەلامارەکانیان ئەنجام داوە بە دەنگەوە نەهاتنی حکوومەتی عێراق زۆر جار لەلایەن هەرێمی کوردستانەوە داوای ئەوە کراوە کە هەماهەنگی زیاتر هەبێ بۆی کە ئەو ناوچانە زیاتر پارێزراو بن بەڵام جۆرێک لە ینی ئەوەیە پێی دەوترێ مماتەڵە یاخود دواکەوتن هەیە لە لای حکوومەتی عێراقەوە بۆی کە بە دەنگ ئەم داواکاریەوە بێت وە هێزێکی هاوبەشە بێت لەو ناوچانە بۆی بتوانێت بۆشای ئەمنێ پارێزێت یاخود دەربازی کا لە دەست تیرۆرستانی داعش پێتان وایە ئەم بۆشای ئەمنیانەش کاریگەریان هەبووە لەسەر ئەوەی کە داعش بتوانێت بەردەوامی بە کردەوە تیرۆرستیەکانی بدات بە دڵنیاییەوە کاریگەری هەبوو بە تایبەت بۆم ناوچانەی کە کورد و ینی سوپای عێراقی تەماسیان هەیە بەیەکەوە چونکە ئەمە تەنانەت حکوومەتی عێراق و سوپای عێراقی شتێکیان کردووە کە بێدەستوری و بێیاساییشە چکە ئێمە ئەم ناوچانێکە کێشیان لەسەرە پێویستە ئیدارەدانەکەی هاوبەش بێت هەرچ لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئیداری بەڵام بە قۆستنەوەی ئەو بارودۆخەی کە لە دوای ڕێفراندۆم هاتە ئاراوە و 16 ئۆکتۆبەر کە درێژکراوەی هەمانە و هەڵانە بوون کە ڕوویدا وای کرد کە بە تاگڕەوی لە دەسەڵات ئەم ناوچانە بەڕێوە برن و ئەوە زیانی گەوری بەرخۆیان گەیشتووە بە خاڵ یەکەم و زیانی گەورە بە خەڵکی ئەم ناوچەیەش کەوتووە لەبەرەوەی پێویست بۆ ئەم ناوچەیە لەلایەن هەردوو هێزی پێشمەرگە و هێز سوپای عێراق بەیەکەوە لەلایەن ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەشەوە ئیدارە بدرایە و پێشتر پێش 16 ئۆکتۆبەر ئەمە بوونی هەبوو و سوودی باشی هەبوو تەنانەت هەموو بازگەکان پێکاتە بوو لە پێشمەرگەیەک مەسەلەن پۆلیسێک و سوپایەکی عێراق و هەموو ئەمە بەیەکەوە بۆ نمونە بەیەکەوە ئیدارێنەدا تەنانەت بازگەکانیش پێشمەرگە وجودی تایە هەبوو و لەلایەن هێز ئەمریکیەکانەوە چاودێری و ئیدارە ئادرا ئەمە وای کردبوو بارودۆخە زۆر ئارام بێ و ئیشەکان باش بەڕێوە بڕە و هەم پێشمەرگە و خەڵکی کورد لێرە هەست بە بوونی خۆی بکە لەبەرەوەی ئەمە لە ئێستا ئێمە هەست بە غوبنێکەکەین بەرامبەر بە سوپای عێراق و عێراق بە گشتی دەوڵەتی عێراقی چکە مافێکی زەوت کردووە کە مافی ئیدارەدانی هاوبەشە لە نێوان کورد و عەرەبدا یاخود لە نێوان مەرکەز و حکوومەتی هەرێمدا ئەمە وای کردووە کە نائارامی زیاتر بێ لەم ناوچەیەوە بارودۆخەکە ناسەقلاری زیاتری تیا بێ بەڵێ کاک حەسەن مەترسیەکانی داعش لە ئێستا دەتەنێن لە ناوچە جێناکۆگەکانە یاخود ناوچە هەرێمیەکانیش تایبەتی لە ڕووداوانەی لە مای پێشووتردا بینیمان کە لە بەشێک لە ناوچە کوردستانیەکان جم و جۆڵیتەکانی داعش دەبینران مەترسی هەیە بۆ سەر ناوچە کوردستانیەکان داعش بەڕاستی مەترسی هەیە لە زۆر شوێنی عێراق و ئەو ناوچانەی کە سنوورین لەگەڵ عێراقدانی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە منتیقەی مەخمور و قەرەچووخۆ و ناوە مەترسی گەورە هەیە لەسەر مۆڵگەیەکی گەوری داعشە تاوەکو ئێستا بنبڕ نەکراوە و نازانم هۆکاری مانەوەی ئەوان بۆ شێوازە لەو سنوورە چی ئەگەیەنێ ینی پێویست بۆ ناوچانە زووتر پاک کرایەتەوە و ئەوە ناوچەیەکی نزیکە لە هەرێمی کوردستان و بوونی داعش بۆ ڕێژە و بۆ حەجمە لە قەرەچووخ مەترسیە بەدڵنیایەوە لەسەر هەرێمی کوردستانیش کاک حەسەن دوا پرسیارەکەین لە ناوخۆی عێراقا تۆ کۆمەڵێک فاکتەر و کۆمەڵێک هۆکارە باس کرد کە وای کردووە داعش تا ڕادەیەک جموجۆڵەکانی خۆی و پەلامارەکانی خۆی دەست پێ بکاتەوە لە ڕووی هەرێمایەتیەوە
لە ڕووی بڵێن ئەوانەی کە پێی دەوترێ کاریگەری دەوڵەتانی ناوچەکە لەسەر عێراق ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەوەی کە تا ڕادەیەک داعش جموجۆڵەکانی خۆی دەست پێ بکاتەوە یعنی ئەوان کاریگەریان هەبووە لەسەر ئەم شێوازە لە جموجۆڵی داعش بەدڵنیایەوە کاریگەری زۆر و تەواویشی هەبووە لەسەر وەزعی عێراق چونکە داعش خۆی دروستکراوی وڵاتانی هەرێمی بووە لە هەر کاتێکدا بەرژەوەندەکانی ئەو وڵاتە هەرێمیانە نێتە دی داعش بەکارهێن وەکو کارتێکی فشار بۆ سەر هێزێک یاخود بۆ سەر لایەنێک یاخود بۆ سەر ناوچەیەکی جوغرافیکە لایەنێک یاخود هێزێک تایە باڵات دەستە داعش خۆی هاتنی داعش و دروستبوونی داعش دروستکراوی هێزێکی هەرێمی و بۆ هێنانە دی مەرامێکی خۆی کە ویستێکی هەبووە یاخود مافەکانی لە دەرەوەی یاسا ئەوێ لە ناو ئەم وڵاتەیە بەدەست بێنێت چونکە هەموو وڵاتێک خاوەن سیادەی خۆیەتی و پێویستە پارێزگاری لەو مافە سیادەی خۆی بکە بەڵام ئێستا بەهۆی لاوازی بارودۆخی عێراق و سیادەی عێراق کە لاوازە ئەمە وای کردووە کە زۆربەی هێزە ئەقلیمیەکان پاڵپشتی لایەنێکی تر بکەن لە ناو خۆی ئەم وڵاتە بۆ هێنانەدی ویست و ئارەزۆکانی خۆیان و پلانەکانی خۆیان جێبەجێ بکەن لە ڕێو کەسانەوە و دواتر بە شێوازێکی تر گۆڕاک گەیشتەوەی کە هێزێکی ئەقلیمی هاتووە پاڵپشتی داعشەکە و یانگوازێتەوە نەخۆشەکانیان چارەسەرەکە و ئەم هێزە دڕندەی هێنا بۆی کە ئەوەی کە ئەوێ لە عێراقا دروستی بکە ئەگە تەماشا بکەین بە زۆری منتقەی کەرکووک و نینەوا و شنگال و ئەو شوێنانەی گرتەوە کە زۆربەی لە ئەسڵا هەویەکەی کوردستانیە و ئەمەش کاریگەری خراپی هەبوو و ڕەنگە کار بۆ بکەن کە ئەم ناوچانە لە ڕێی داعشەوە بەردەوام پشێوی هەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ حەسەن عەلی چاودێری سیاسی سپاس بۆ وەڵام دانەی چاوی پرسیارەکانی بەیانی کوردستان نیوز.